بەرداوامە بین لەگەڵ بینەرەکانمانە ئەچینە لای تەوەرێکتر وەکو ئاری پێشتر باسی لێوە کرد بابەتێکی دەرونیمان هەیە ئەمڕۆ 24 پێنج لە سەرانسەری جیهانە دانراوە بە ڕۆژی جیهانی هۆشیاری سەبارەت بە نەخۆشی شیزۆفرینیا بۆیە ئێمەش ئەمڕۆ بە چڕوپڕی لەسەر ئەم نەخۆشی و گرفتە دەرونیە قساکەین با بزانین مەبەست لە شیزۆفرینیا چییە زاراوەکە خۆی مەبەست لێی چییە هەروەها باسێک لە ئەو نیشانانە بکەین کە لە کەسی توش بووە دەرەکەوێت نیشانەکان خۆی لە چیا بینێتەوە هۆکارەکان چییە ئایا زۆر کات ئاری زۆرێک لە گرفتە دەرونیەکان ڕەنگە ڕوبەڕووی مناڵیش بێتەوە با بزانین شیزۆفرینیا گرفتە دەرونیەکانە هەیە وا قسە کرد منواتێکی دوای قسەی لەسەرەکەم بزانین هەتیان پرسیار لە دکتۆرەکەی چێناڵە باشە کاتە لەسەر ئەم بابەتە بە چڕۆپڕی گفتوگۆکەین و زانیاری وەرەگرین بە میوانداری بەڕێز دکتۆر دانیال سعدی کا بەڕێزیان پسپۆڕی نەخۆشیە دەرونیەکانن دکتۆر گیان سڵاو لەبێ ئەم کاتۆ زۆر زۆر بەخێر بێ دکتۆر ئەمڕۆ دیاری کراوە بە ڕۆژی جیهانی و هۆشیاری سەبارەت بە نەخۆشی شیزۆفرینیا جارە پێمان بڵێ شیزۆفرینیا ینی چی واتای چی دکتۆر شەمکی زۆر سەیرسێ هەیە لە بابەتە دەرونیەکانە بەنسبەتی نەخۆشی شیزۆفرینیا و تەبعی نەخۆشیێکی زۆر باوە خەڵک احتیمامی کەمی پیاوازە شتێکی زۆر نادیرە شتێکی زۆر ڕێرە شتێکی زۆر کەمە بەڵام خۆی نسبەتی لە سایەکی مجتەمع ئەم حاڵەتی هەیە لە سایەکی مجتەمع لە سایەکی کۆمەڵگەیانی لەو بازارە 100 کەس بگرە لەوانەیە کەسێکیان حاڵەتی شیزۆفرینیایە 200 کەس بگرە دوو کەسیانە بەو شێوەیە یعنی مەرجنیە لە ناو 100 کەسەکە کەسێک تهدیدکە لەوانەیە لە ناو 200 کەسەکە دوو کەس تهدیدکەی بەو شێوەیە نەخۆشی شیزۆفرینیا نەخۆشیەک نییە کە تازە بێت بۆ بەشەریەت بۆ مرۆڤایەتی نەخۆشیێکی زۆر کۆنە هەڵبەتە بەس لەم ئەخیرەوە قسەی لەسەر کرا و لەم ئەخیرەوە باسی لەسەر کرا و لە کۆنەوە هەیە و لە کۆنەوە کەسی وەکو ڤانکوخ و کەسانی تری وەکو جۆن ناش و ئەوانە تووشی ئەم حاڵەتە بوون و خۆیان قسەیان لەسەر کردو و نووسراویان لەسەری هەبووە ئێمەش ئێستا بۆنەی نیشانەکانی و هەستەکەین چەند کەسێکی کەش ئەو حاڵەتیان هەبووە بەڵام پیان نەزانراوە نەخۆشی شیزۆفرینیا طبعی خۆی ئەسلی مەوزوعەکە سكتس يعني پردبوون فرينيا يعني جيري عقل روح يعني بو شوي پردبوونی کەسێتی شکستە کەسێتی ئەمە تەرجمە کراوە بە عام لای ئێمە بە زۆری مستەڵەحی شیزۆفرینیا بەکارێنن ئەسلی خوێندنەوەی وشەکە زاراوەکە بریتە لە سکتسۆفرینیا و عەرەبەکان بە انفصام الشخصية فیسام بەو شێوە بەشیان کردو و قسەیان لەسەر کردو هەر یەکێک بە نوعێک هینی کردووە یعنی چۆڵی تەرجمەی کردەوە بۆ خۆی بەعام وشەکە ئێمە بەم شێوەیە بەکاریێنین دکتۆر ئەمە نەخۆشیێکی مەترسیداری دەرونیە نەخۆشیەکی باوی دەرونیە نەخۆشیەکی درێژخایەنی دەرونیە نەخۆشیەکە کە کەسێک کە هەیبێ لەگەڵی ئەمێنێتەوە یعنی ئەوەی وەکو هەڵەمەت فترەیەک کە هەو بێت و ئیتر چاک بیتەوە ئەوە نییە وەکو حتا وەکو خەمۆکی مدەیەک هەو بێت چەند مانگی هەو بێت و ئیتر وەکو شەکرا وەکو زەخت وایە کە توش بووی تەواو ئیتر هەتە باشە دکتۆر نیشانەکانی چێ با باسێکی لە نیشانەکانی بکەین کەسێک کە لەواچێ تۆڵی لە 200 کەس ئێمە لێرە چێناڵەیەکێک لە نیشانەکان لە ئێمەیانە یان بە دواتە باسی نیشانەکان بکەین چەند لەم نیشانانە هەبن هەڵگری شیزۆفرینیا بەڵە کۆمەڵێک نیشانەی هەیە نیشانەکان بە شێوەیەکی گشتی بەش ئەبن بۆ دوولایەن دواتر باس لە هۆکارەکانەکەین هۆکاری چییە و کەسێک کە تووشە بێت مەسەن تۆ تووشەبی ئەو توش نابێت ئەو ئیتر تووشە بێت هۆکارەکەی چییە بەڵام نیشانەکانی باسکەین نیشانەکان بە شێوەیەکی گشتی بەشە بن بۆ دوو جۆر نیشانە نیشانەی پۆزیتیڤ یان ئەو نیشانانەی کە ئەبێن نەبێت لە کەسێکە کۆمەڵی نیشانن ئەبێن نەبێت بەس ئەو هەیەی نەخۆشەکە هەیەی کە ئەبێن نەبێت باسییانەکەین و کۆمەڵی نیشانەی نەگەتیڤ کە ئەبێ هەبێ بەس ئەو نیەتی نیشانە پۆزیتیڤەکان ئەم نیشانانە بە زۆری ئەمانەی خوارەوەگرێتەوە یەکێک لەوانە هەلوەسەیە هەلوەسە چییە؟ هەلوەسە تۆ 5 هەستەوەرت هەیە بینینە بیستنە بۆنکردنە
تامکردنە لە مسکردنە لە مسی شتەکانەکەی ئەم هەستەوەرانی تێکەچێت لە خۆی وا هەستەکان مێرولەیەک بەسەر پێستیا ئەگەڕێت بەبێ ئەوەی یا کرمێک یا مارێک بەبێ ئەوەی هیچ شتێکە بێت یان وا هەستەکە تامێک لە دەمیا هەیە یان وا هەستەکە سەوتێک هەیە قسەی لەگەڵا ئەکات یان دوو کەس قسە لەگەڵ لە بین یەکە ئەکەن ئەم گوێی لێتی یان سەوتێک قسە لەگەڵ ئەمە ئەکا مباشر وا هەستەکات یەکی قسە لەگەڵ ئەم ئەکات ئەم گوێی لێگرێت جوابی ئاەوە ئیتر ئەو کەسە سەوتی ژن بێت سەوتی پیاو بێت جنێوی پێبا تعلیقی لێبا ئەوەش جۆری هەیە بەدەنگی بە قسەی لەگەڵا بکە لە هەموو حرەکات و سەکەناتێک یانی ئەمە من نەخۆشم هەیە ئەڵێ دەستی ڕاستم بە دەستی ڕاست شتی هەڵەگرم سەوتەکە تعلیقێکم لێ ئاڵە بۆ بە دەستی ڕاست بەکارێنیت دەستی چەپ بەکارێنڕە بۆ ئەڕۆمە شوێنێکە بە قاچی ڕاست ئەچم بۆ بە قاچی ڕازەجی بە قاچ چەبەچم بۆ بە قاچی چەبەجی ئەڵێ لەگەڵ هەموو حرەکات و سەکەناتێکیان تعلیقێکی لێە جاری واشێنە هەر دانیشتو هیچی نەکرد هەر قسەی لەگەڵاکە جاری وایە ئەم جوابی قسەکانی ئاەتەوە بە وتە جوابی ئاەوە جاری وایە جوابی نایەتەوە کاگامە قۆناغەمە دکتۆر ئەمە قۆناغێکی قورسەکە و کە سەوای لێبێت قۆناغی نەخۆشیەکەیە جاری وایە بزارێکی زۆر جوانە جاری وا هەیە قۆناغەکە ئەوەنە سووکە نە نەخۆشەکە ئیزعاجە بێ پێی نەیە بۆ لای دکتۆر نەکە سوکاری نەخۆشەکەش ئیزعاجە بن پێی قۆناغێکی سووکە وا هەستەکە ینی ڕۆژانە هەستەکە کە سەوتی قسەی لەگەڵاکە بەس ئیزعاج نابێ بەم سەوتە و نایە بۆ لای دکتۆر و باسی ناکە و کە سوکارەکە شەڵەن جاجارە بینین ئەڕوا بە خەیاڵە یا جاجارە بینین لە بەری خۆی قسەکە ورتە ورتەیەەکە گوێمان نەیاوەتێ دکتۆر تا ئیسا بەس ئیسا لە مەرحەلا گوێ ئێنێ عیبە ئیتر لە ناو پۆلا ئەوەنە قسە بکایە لە مەسەر لە دائیرە لە بەری خۆی قسە بکایە بچێ بە خەیاڵە بۆیە ئێستا هێناومان باشە دوتوەڕەڵەن کۆمیونیکیشنی خود زۆر زۆر گرنگە ئینسان لەگەڵ مرۆ لەگەڵ خودی خۆیان قسە بکە جاماکری هەر کەسە لەگەڵ خۆیان قسە بکە بڵێ شیزۆفرینیا جیاوازە ئەویان باش نییە ئەوەی کە هەستێکی دوو کەس ساکەن و تۆ گوێ لێ بێ ئەوە نەخۆشیە نەخۆشیە کەسەکان کە ئەڵین هەلوەسەی بیستن وجودی نییە شتەکە بوونی نییە بەڵام ئەم بڵێ دوو کەس لێەوە دانیشتو نیسا و دوو بەڕێزە قسە بکەن لە بینی خۆیانە بڵێ من گوێم لە ئەو شتێکی ترە بەڵام ئەوان وجودیان نییە ئەم ئەڵێ هەیەە تەمەگەر وا بێ زەمەکەن ئەو شتێکی کەیە ئەو شتێکی تێکەڵاو نەدەشتەکە یعنی وا هەستەکە دوو کەس لە بینی خۆیانە قسە ئەەکەن ئەم گوێی لێتی کە بوونی باسی ئەمەکەن یان جاری وایە نە ئەڵێ دوو کە قسەکەن بە شەرنی باسی من بکەن جاریش باسی منەکەن ئەمە هەلوەسەی سەمعیە هەلوەسەی بەسەریەکە چۆنە هەلاویست شتێک وجودی نییە ئەم ئەڵێ من ئەیبینم مەسەرم بۆ نمونە ئەم شوێنە ئێستا مانگایتیانی ئەو ئەڵێ ئەها مانگایەک لێوە تێپەڕی ها بزنێک لێوە تێپەڕی ها کە لە شێرێک لێوە تێپەڕی وجودی نییە بەڵام ئەگەر وجودی هەبێت ئەو مێزە بە بزن ببینێت ئەمە شتێکی ترە ئەمە پێوتە ئیلیوژن ئەمە نەخۆشیێکی ئەمە حاڵەتێکی ترە هەر لە ناو شیزۆفرینیایە ینی ئەم شتێک بە شتێک ببینێ هەر لە ناو شیزۆفرینیایە اینجا ئەمە هینی دووەمیمان باس کرد نیشانەی ینی علاماتی پۆزیتیڤی دووەمیمان باس کرد نیشانەی دووەمیمان باس کرد یعنی یەکەمیان هەلوەسەی بیستنە هەلوەسەی بینینە هەلوەسەی بۆنکردنە مثلا بۆن وونە هەستەکە ئەڵێ دکتۆر وا هەستەکەم بۆنی گۆشتێکی خراپێت یا مەسەن ئەو کەسانی کە نەخۆشی تریانێ ئەڵێ هەستەکەم مەسەن بۆنێکی ئاوایەت بەبێ ئەوەی بۆنەکە وجودی هەبێ لەو مانتیقەیە باشە ئەمە بابەتێکی تر یا تامێگێتەسە ئەمانە هەلاویسیان پێوتێ هەلوەسیان پێوتێ دووەم وەهمیان هەیە ئەم نەخۆشانە وەهمیان هەیە وەهم چۆنە وەهم بریتیە لە فکرەیەکی هەڵا کە لە ناو مێشکیا بە سابەتی ئەمێنێتەوە مەسەلەن دەرچوونی نییە کەسێک مراقەبە مەکە کەسێک نیازی هەیە بمکوژێت خۆی بە خۆی بەدوامەوەیە باشە کەسێک حەزی لێمە فلان مەسئول فلان کەس حەزی لێمە مەسەلەن بۆ نمونە فلان ممثلە حەزی لێمە فلان کەس مەسەلەن بۆ نمونە یان ئەڵێ بۆ نمونە ژنەکەم خیانەتم لێ ئەکا ژنەکەی ئەم عمری 70 ساڵە و ژنەکەش عمری 70 ساڵە و ژنەکەی لە گوێی گۆڕ ئەلەرزێ و
کەچی ئەمەڵێ نا خیانەتەکە لەگەڵ دراوسێکەمانە لەگەڵ کوڕەکەمان لەگەڵ کچەکەمان خیانەتەکە ئەمە وەهمە دروست ئەبێ لە مێشکی ئەو کەسەیشی کە شیزۆفرینیا بێ کۆمەڵێک وەهمی بۆ دروستە بێت ئیتر لەو وەهمانە وەهمی مراقەبە و متابعە و جاسوسی بەسەرەوەکردن و هەر لە خۆی وازانێ ئەو عالەمە هەمووی هیچ ئیشی نیە مراقەبەی ئەمەکە هیچ ئیشی نیە بە دوای ئەمەوەن ئەیانەوێ دەرمان خواردیکەن ئەیانەوێ بیکوژن ئەیانەوێ ئەوکەن ئەیانەوێ ئەوەکەن ئەمانە وەهمی ئەو حاڵەتەیان پێوترێت ئەمە نیشانەی دووهەمی پۆزیتیڤی نیشانەی سێهەمی پۆزیتیڤی ئەوەیە کە هەڵسوکەوتی تێکەچێت لە خۆی دەست ئاوالەیەەکە لە خۆی دەست جوڵێنێ لە خۆی ملە جوڵێنێ لە خۆی چاوە جوڵێنێ لە خۆی کۆمەڵی حرەکاتەکات زۆر بێمەعنایە ینی هی ئەو منتیقەیە نییە نامۆیە بە ئەو شخصێتی ئەو بە هینی ئەو ینی لە خۆتە ئاوا بکەی لە خۆتە ئاوا بکەیت کە کۆمەڵی حرەکاتەکە وە کۆمەڵی بیرکردنەوە و کۆمەڵی قسەکردنی هەیە کە وەکو چۆنڵێ مەرجنی ئەم هەموو نیشانانە هەبن پرسیارێکی جوانێک لە ئەوڵ کەی بە کەسێک ئەوترێ شیزۆفرینیا خۆ بە کەسێک ناوترێ مەسەر نەخۆشی گورچیلە کە هەموو نیشانەکانی گورچیلەی تیابێت دوو نیشانە لەمانەی کە من باسی کردو و باسی ئەەکەم تۆزێکی تر ئەگەر هەبێ لە کەسێکە بۆ ماوەی 6 مانگ و شیزۆفرینایەتی دوو نیشانە لەمەی کە باسم کردو لەمەی کە باسی ئەەکەم ئەگەر هەبێ لە کەسێکە و شیزۆفرینایەتی مەرجی هەموو نیشانەکان هەبێ لە یەک کەسە اینجا بڵێ ئەو کەسە شیزۆفرینایەتی باشە اینجا با بینو سەر تێکچوونی تەسەڕوفات تێکچوونی بیرکردنەوە تێکچوونی قسەکردن مەسەرەن بۆ نمونە قسەکردنی چۆن تێکەچێت لە خۆیەوە وشەیەک دروست ئەکا کە هیچ معنایەکی نییە اختیراعی داهێنان ئەکا لە کەلیماتە کەلیمەیەک ئەڵەیە کە هیچ معنایەکی یان کەلیمەیەک دووبارە ئەکاتەوە یان تۆ پرسیاری لەیەکە ئەڵێی چۆنی ئەویش هەر چۆنی وەکو بڵێی دەنگ ئەیاتەوە نیکۆلالیای هەیە دەنگ ئەیاتەوە یان مەسەرەن بۆ نمونە کەلیمەیەک ئەڵێی مەسەرەن یا فکرەیەک یا کەلیمەیەک ئەو هەر ئەیڵێت و ئەیڵێت و ئەیڵێت و ئەیڵێتەوە یعنی 100 پرسیاری کەش دوای ئەوە ئەکلەیەکەی ئەو هەر ئەوەڵی پرسیارەکەی ئەوەڵ جوابی پرسیارەکەی ئەوەڵ هەر ئەڵێتەوە یان داهێنان ئەکا لە وشەکانە یان بازانی هەیە لە فکرەیەک و بۆ فکرەیەکی تر یان کۆمەڵێک جملە ئەڵێ خۆمان بە کوردەواری و لە سلێمانی ئەڵێن ڕەبتیتیانە ڕەبتیتیانە لەم مۆزوع بازیا بۆ مۆزوع لەو مۆزوع بازیا بۆ مۆزوع ئەم فکرە تاو ناکاتێ بۆ فکرەیەکی تر ئەم وشە تاو ناکە ئەم کەلیمە ئەم ڕستەیە تاو ناکاتێ بۆ وشەیەکی تر ینی ئەمانە نیشانەکانی پۆزیتیڤی کەسێکن زائیدەن ئەو ئیلیوژنەی کەوتم شتێک بە شتێکی تر ببینێت باشە شتێک بە شتێکی تر ببینێ ئەمە نیشانە پۆزیتیڤەکان نەگەتیڤەکان چی بوو؟ نیشانە نەگەتیڤەکان مەبەستمان لە ئەو نیشانانەیە لە کەسێکە کە ئەبێ هەبێ ئەو نیەتی ئەو نیەتی وەکو چی وەکو مەسەن ئەلۆجیا ڕەزیلە لە قسەکردنە تۆ پرسیارێکی لێ ئەەکەی ئەبێ بە ڕستەیەک جوابت باتەوە ئەو بە یەک کەلیمە جواب تایەتەوە تۆ کە لێ ئەپرسی ئەرێ ئەوە مەسەرەن ئێوە ماڵتان لە کوێ بوو تۆ عمرت چەنە بوو ئاوا بۆ شێوەیە یعنی ئەبێ بە یەک ڕستە جوابت باتەوە من ماڵم لە سلێمانیە لە گەڕێکی فلان مەسەرەن بۆ نمونە کەم دووی زیاد لە حەد یعنی مەسەرەن بۆ نمونە بەس یەک وشە جوابت هاتەوە ڕەزیلی قسەکردنە مشکلەی ئەفێکتی هەیە ئەفێکتی چۆنە مەسەرەن بۆ نمونە دائیمەن لەگەڵ قسەکانی بەرامبەرە نە لەگەڵ قسە خۆشەکانیە بزەی بۆ ئەکاو پێ ئەکەنێت نە لەگەڵ قسە ناخۆشەکانیە ناوچاو ئەیابەیەکە تۆ قسەیەکی ناخۆشی بۆ ئەەکەیت ینی نوکتەیەکی زۆر خۆشی بۆ ئەەکەی هەموو ئەو عالەمە پێ ئەەکەن و بەعزییان خەریکە میزەکەن بە خۆیانە لە خۆشیانە هیچ ئەفێکتی نییە هیچ ئەفێکتی نییە نوکتەیەکی تر لە نەگەتیڤەکان ئەسۆشیەڵن یعنی چی یعنی منعزلن زۆر تێگەڵی کۆمەلگا نابێت تێگەڵی کەس نابێت ئیتر ئەم نیشانانە جاری وایە لە مناڵیەوە هێنێ لەگەڵ خۆیان جاری واشێ لە کاتێکا کە تووشی نەخۆشیەکە ئەبێت پێیا ئەبێت تایە مەسەرەن چۆنە گۆشەگیرە تێگەڵی کەس نابێت لە سوچەکە بۆ خۆی دانیشێت ئەو عالەمە هەمووی دانیشن نوکتە ئەکەن قسەی خۆشەکەن مەسەرەن بۆ نمونە ینی لە شوێنەکان لەنەو عایلەیەکان کەچی ئەو بە تەنها خۆی ئەڕاتە ژوورێک و دەرگا لە خۆی داخات و ینی لەناو ژوورەکەی خۆشیاچێت لە سوچێکا دانیش و بەتانیێگەیە بەخۆیە و
بەو شێوەیە یان لە پۆلا یان لە دایرەیەکە لە ئەوە دائیمەن گۆشەگیرن. باشە دکتۆر باست لە زۆر نیشانە کرد بۆ نمونە ئەگەر کەسێک ڕەنگە ئەو کەسانی کەم نەخۆشیانەیە خۆیاندان نەتوانندان بە نەخۆشیەکەیانە بنێن بەڵام بۆ خێزانەکانیان گرنگە کام لەم نیشانانە لە کەسێکە هەبوو بە زووترین کات بهێنن بۆ لای کەسێکی پسپۆر چونکە نیشانەکان زۆر خۆدوتە ڕەنگە هەمویان بەیەکەوە لە کەسێکانە بە یەکێکیانیان دوانیان لە کەسەکانە دەرەکەون. هەر کە نیشانەی پۆزتیڤ هەبوو لەوانەی کە لە بیدایەتە باسمان کردن زۆر مشکلەیە هەر کە نیشانەی پۆزتیڤ هەبوو. بەڵام شەر نیە نیشانە نەگەتیڤەکان نیشانەی شیزۆفرینیا بێ چکە نیشانە نەگەتیڤەکانە گە سەیریکە لە خەمۆکیشە بوونی هێوە مەسەن کەم دووە مەسەن گۆشە گیرە و کەم قسە ئەکا و ئیجتیماعی نییە و ئەبەو شێوەیە یعنی لەوانەیە ئەمە لەگەڵ خەمۆکیشا بێ بۆیە زۆر مشکلەیە زۆر جار نەخۆشی شیزۆفرینیا بەو نیشانانەیەن کە تەشخیصەکرێن نەخۆشەکە ئەڵێ خەمۆکی هەیە سێرەکەی خەمۆکی چی وەڵا ئەمە هاتووە بە هەلوەسە و هاتووە بە وەهم و هاتووە بە تێکچوونی تەسەڕوفات و تونگوتیژە و پەلامار تووشت ئەشکێنێ و شتەرژێنێ و هەوڵا خەڵک بکوژێ و هەوڵا نازەم چی بەو نیشانانە هاتووە وەڵای پاریژ ئەمە خەمۆکی هەبوو. تومەز ئەو خەمۆکیە کە وتوانە خەمۆکی هەیە نیشانە نەگەتیڤەکان بوون. ئەی دکتۆر خەمۆکی ئەگەر کەسێک خەمۆکی هەبێ و چارەسەری نەکردوێ گۆڕە بۆ شیزۆفرینیا وەکو گۆڕان لە بینی نەخۆشەکانە شتی وامان نییە. ئێمە بەرەو بابەتی یان پرسیارێکی قۆڵت کرد ئێمە شتێکی ترمان هەیە پێی ئەوترێت خەمۆکی دووهانی. خەمۆکی دووهانی چییە؟ یعنی نەخۆشەکە هەر خەمۆکە بەڵام کۆمەڵی نیشانەی دووهانی هەیە بە بۆنەی خەمۆکیەکە و تووشی وەهم بووە بە بۆنەی خەمۆکیەکە و تووشی ئەو بە بەڵام نەگۆڕا ینی گۆڕان نییە بڵێ ئەم خەمۆکە بۆ ئەوە. نەخۆشیێکی ترمان هەیە کە خەمۆکی دووهانی نییە ئەویش شیزۆفرینیای مەزاجی پێ ئەوترێت. شیزۆفرینیای مەزاجی ئەمە بابەتێکی ترە و نەخۆشیێکی ترە لە درێژەی نەخۆشیەکانە. بەڵام مشکلەی ئەم نەخۆشانە ئەوەیە کە زۆر جار سەرەتای دەستپێکردنی بە نیشانە نەگەتیڤەکان بە نیشانەکانی خەمۆکی ئەو نیشانانی کەوەکو خەمۆکیان دەست پێەکەن پرۆدرۆمی پێ ئەوترێت. پرۆدرۆم یعنی وەکو چۆنڵی پێشوەختەی پێ ئەوترێت کۆمەڵی نیشانەی پێشوەختەی هەیە وڵی 5-6 مانگە دوکتۆر هەستەکەین لە خۆی گۆشەگیرە و کەم دووە و زۆر تێکەڵمان نابێت و ئیتر ئێستا لە خۆی ئەو وەهمانەی پێیا کردووە دایکم ژارم ئاياتێ باوکم ڕقی لێمە باوکم ڕاقەبە باشە بەردەوام لەسەر ئەو وەهمەی کە دروستیان کردو دکتۆر لەسەر یەک بابەت ئەتوانن بەردەوام بن یاخود نەخێر ئەو نەخۆشانە ناو بەناو بابەتەکان ئەگۆڕن ئەو وەهمانەیە. ینی ئێستا لەم مەرحەلا ئەگرێ بە دایکی خۆی ئەڵێ دایکم نیازیە دەرمان خواردم کە نیازیە بم کوژێم ڕاقەبە مەکە مثلا ئەم چەند مانگەواڵێ دوایەوە ئەگۆڕێ ئەڵێ دایکم وازی لێنەوەم CIA دەستگای نازانم هەر باشە ترس بێ پاڵنەر نەبێ بۆی کە حەق بکاتەوە وانە جاروای ئەکشنی مشکلەی ئەوەی هەیە مەسەن خەڵکێکی زۆر ئەبینین کە ئەڵێ فڵان کەس دایکی خۆی کوش فڵان کەس باوکی خۆی کوش ئەوەیە لێەوە دێت لێەوە پیا بێت ئەڵە مراقبە ئەوە دوای وەختێک کە لیان نەپرسی ئەڵە چونکە ئاخر نیازیانە بوو دەرمان خواردم کە نیازیانە بوو بمکوژن ئامەریان لێکردم. نەخۆشە دەرونیەکان کە باسیەکەی زۆر جاڕەن پشکی شێر بەرپیاوەکە یان پشکی شێر بەژن نەکەوێت. شیزۆفرینیا یەکسانن لە توشبوون نەخۆشیە و بەگشتیش لە چی تەمەنێک ئازاتە دەرەکەوێت. شتێکم خوێنەوەڵە 16 بۆ 30 ساڵی زانستیە ینی مەرجە لەو تەمەنیا دەرکەوێت. دەرکەوتنی نەخۆشی شیزۆفرینیا دەرکەوتنی دەرکەکردنی بەڵە دەرکەوتنی نەخۆشی شیزۆفرینیا لە پیاوە زووتر دەرەکەوێت تاوەکوژن لە ژنا تۆزێ درەنگتە دەرەکەوێت. باشە بەس بەعام 15 بۆ 25 ئەتوانین بڵین ئەلم عمرا بە زۆری دەرەکەوێت. لە مناڵانیە دکتۆر شیزۆفرینیای مناڵیشمان هەیە چۆن نیمانە هەمان نیشانەیە. بەڵێ شیزۆفرینیای مناڵیمان هەیە کە نیشانەکانی شیزۆفرینیایە لە تەمەنی مناڵیە بەڵام حاڵەتێکی کەمە بەڵام هەیە ئەوەش هەیە بەتەکید. زۆر باشە کاتە دکتۆر گرنگە بزانین هۆکارەکانی توشبوونی ئێمە بە شیزۆفرینیا چیە خۆی لە چیا بینێتەوە چی زۆر پاڵنەرە بۆ توشبوون بەم نەخۆشی و گرفتە دەرونیە. بەڵێ نەخۆشی شیزۆفرینیا لەوانەیە علاقی بە کەسیەتی کەسێکەوە هەبێت شخصیەتی چ جۆرە شخصیەتێکی هەیە لاوازی بەهێزی یان ئایا شخصیەتێکی گوماناوی هەیە ئایا شخصیەتێکی ئینعیزالی هەیە ئایا شخصیەتێکی شیزی هەیە زۆر بڕوای بە
جاد و سحر و چاو و دوعا و ڕەشی و سپی و نازانم چی و ئەو نوعشتانە هەیە لەو کەسایەتیە ئایا لەو کەسایەتیانیان هەیە ئەمە یەکێک لە بردۆزەکان یەکێکی تر لە بردۆزەکان باس لە ژینگە ئەکرێت ئەو ماڵەی کە تایە پەروەردە ئەبێت بەعزێ دایک هەیە پێی ئەوترێت دایکی دروستکەری شیزۆفرینیا ئەو دایکانن کە نەکەی بە مناڵەکانیان هەر لە مناڵیەوە نەکەی نەخۆی گەرمە ساردە نەڕۆی ئەوە لە بەرکە ئەوە لە بەرمەکە مەڕۆ ئاگاو لە خۆ بێ دەدەدەدا ئەها ئەم دایکانە دروستکەری نەخۆشی شیزۆفرینیان لەلای مناڵەکانیان ئەمە حاڵەتێکی تر پەروەردە و ژینگە و خێزان و ئەوانە شخصیت حاڵەتێکی تر علاقی بە کیمیای ناومێشکەوە هەیە بە پێکهاتەی ناومێشکەوە هەیە ئایا بڕی ئەو دۆپامینە ئایا مستەقبیلاتی دەماری زیاد لە حەد حەساسە بۆ مادەی دۆپامین ئایا مادەی دۆپامین زیاد لە حەد ئەڕژە لە ناو مێشکی کەسەکە و هەیە ئەمانە ماوەدی کیمیایی ناومێشکن کە شتی زۆر وردن لە ناو مێشکی ئینسانە گەیەنەرە دەماریەکانیان پێ ئەوترێت کە ئەمەش یەکێکە لە بیردۆزە کیمیاییەکانی ئەوە بەڵام ئەمانە بیردۆزن لە سەروی هەموویەوە بۆ ماوە باش بۆ ماوە لە سەروی هەموویەتی ئەگەر مناڵێکی دوانە بێت لە تەنیشتیا و لە یەک هێلکە بن مناڵێکیان تووشی شیزۆفرینیا بێت احتیمالی لە 150 هەیە مناڵەکەی کەش تووشی شیزۆفرینیا بێت مناڵێکی دوانە بن و لە دوو هێلکەی جیاواز بن احتیمالی 12 بۆ 15 هەیە ئەمی کەش تووشی شیزۆفرینیا بێ ئەگەرێکیان تووشی شیزۆفرینیا بن ئەگەر مناڵێک دایکی یا باوکی شیزۆفرینیا نەبێ احتیمالی لە 180 هەیە ئەمیش تووشی شیزۆفرینیا بێت باش ئەم ماوەی کە مامانە پێم خۆشە باسێکی چارەسەر بکەین چارەسەری دەرونی کۆمەڵایەتی دەرمانی بۆ شیزۆفرینیا هەیە یان من لەسەر هۆکارەکان یەک پرسیارمە اینجا باسێکی چارەسەرەکانمان بۆ بکە دکتۆر ئەو کەسانی کە زۆر سترێسن زۆر قەلەقن لە ژیانیانە بەردەوام هەستەکەی خەم دایگرتوون ئایا ئەوانە هۆکارن بۆی کە کەسانە تووشی شیزۆفرینیا بن وەکوتم چەندەها شتمان هەیە کە ئێمە ئەڵین کەسێک زۆر سترێس زۆر خەمبارە زۆر ئەوەی ئایا کەسایەتی چۆنە ئایا ئەم سترێس و ئەوە بەرەو زیاتر بەرەو حاڵەتی خەمۆکیەکە تا هۆکاری دەرونی و کۆمەڵایەتی هۆکارێک نابێت ئەگەر لە بۆ ماوەیە نەخۆشی شیزۆفرینیا بێت زۆر معەڕەزە ئەمیش تووشی شیزۆفرینیا بێت ئەگەر لە بۆ ماوەیە خەمۆکی بێت معەڕەزە ئەمیش تووشی خەمۆکی بێت ئەگەر لە بۆ ماوەیە قەلەقی هەبێت ئەمیش معەڕەزە تووشی قەلەقی بێت ئەلبەتە بە تەفسیل باسی هینمان نەکرد بۆ ماوەمان نەکرد بەڵام ئەوە بۆ ماوەکە تەحدیدی ئەکاتە ئەوە ژینگەکە و خێزانەکە تەحدیدی ئەکات چارەسەرەکە دکتۆر با باسێکی چارەسەر بکەین هەندێک گەڵانەوانی کە شیزۆفرینیان تیا دەرکەوە نیشانانەی کە تۆ باست کرد دەردەدڵیان لەگەڵا بکەی شتێکی باشە ڕاستە لە ڕۆ کۆمەڵایەتێکەوە بەڵێ شیزۆفرینیا کە پیا بوو یعنی گۆڕانکاری کیمیایی هەیە لە مێشکە یعنی گۆڕانکاری کیمیایی هەیە گۆڕانکاری کیمیایی پێویستی بە گۆڕانکاری کیمیایی هەیە گۆڕانکاری کیمیایی یعنی دەرمان باش شیزۆفرینیا یعنی دەرمان واتە دەرمانی هەیە بەڵێ ئەگەر کەسێک بە ناڕەحەت هات بۆت یعنی شیزۆفرینیا دەرکەوتنی و هاتنی شیزۆفرینیا دەرکەوتنی شیزۆفرینیا لە ناو کۆمەلگا بە دوو شێوازە یان بە شێوازە ناڕەحەتیەکەی کە تەسەڕوفاتی تێگەچێت هەڵسوکەوتی تێگەچێت مەسەلەن جنێ و ئەیا مەسەلەن بۆ نمونە هاوار ئەکا قیژێنێ شت ئەشکێنێ مەسەلەن شت ئەسووتێنێت بەم شێوەیە یان جاری وایە بە شێوە هادیەکەی دەرەکەوێت کەسێک کە بەم شێوە هات احتیمالی چەنە جارێکی تر بەم شێوە بێتەوە و احتیمالی چەنە جارێکی تر بۆی نێتەوە احتیمالی لە سابیسی هەیە جارێکی کە ئەم حاڵەتی دوور بوو جارێکە توش نەبێتەوە و چەنەها نەخۆشمانەیە کە یەک جار هاتووە وەکو چۆڵی ئەوە نەوەز ئیخرا بۆ دۆ شاوی تێکەڵاو کڕۆ بەڵام ئەوە 15 ساڵە هیچ مشکلەیەکی نییە لەوانەیە تامردنیش هیچ کەشەی نێبێت کەسێکیشمان هەیە لەوانەیە هەتا هەر بەم ناڕەحەتیە بمێنێتەوە هەتا هەر بەم ناڕەحەتیە بمێنێتەوە ئەوانن کە دائیمەن خەستەخانەیان پێویستە و دائیمەن داغڵبوونیان پێویستە لە 160 کەسەکانیش احتیمالە
چاک بێتەوە بەرەو باشبوون بڕە بە عیلاج کۆنتترۆل ببێت و تر عیلاجی پێویست بێت بیناوبین ببینرێتەوە عیلاجی پێویست بێت بەڵام چارەسەرەکەی چییە؟ چارەسەری ئەو کەسانی کە شیزۆفرینیان هەیە چارەسەری کۆمەڵایەتی چارەسەری دەرونی بە قسەکردن و چارەسەری دەرمانی ئەمە بەس بۆ خودی نەخۆشەکەیان بۆ خێزانەکانیشی گرنگە ڕێنماییەکان دکتۆر ئەو ڕێنمایی کە ئەیەی بە کەسی شیزۆفرینیا لە کاتێکا کە کەسەکە ئینسایتی نییە یعنی ئاگای لە خۆی نیە خۆی بە نەخۆش ناسانێت تۆ نابێت داینی قسەی ئەو ئینسایتی نییە ئاگای لە خۆی نییە قسە لەگەڵکردنی زۆر ناڕەحەتە چونکە خۆی بە نەخۆش نازانێت لە مەرحەلەیەکە بەس هەموو مەرحەلەکان وانە چەند کەسمان هەیە ئەڵێ من حاڵەتی شیزۆفرینیام هەیە و عیلاج وەرەگرێت و مەزبوط و ڕێکوپێک و خۆی دانی پیانە ئیشی ژەکا لەو بازاڕا و ئیشی باشی ژەکا لەو بازاڕەیە هیچ مشکلەیەکی نییە زۆر باش بەڵام حاڵەتشمانێت زۆر خراپ کاتە دکتۆر هەتا زووتر چارەسەر وەربگرێت ئەگەری باشبوون و چانسی ئەوەی کە ژیانی بەرەو باشتر بچێت باشتر نابێت ڕیسێرچی تازە و بەحسی تازە هەمووی کۆکن لەسەر ئەوەی کە کەسانی شیزۆفرینیا تا مەرحەلەیەک زووتر دەرمان وەرگن چارەسەر وەرگن زووتر چاگە بنەوە زووتر ئەڕۆنە ناو ئەو حاڵەتی کە پیانە وترێت ئیتر جارێکی تر توش نابێت و بە نەخۆشیەکە دکتۆر دانیال سعدی پسپۆری نەخۆشە دەرونیەکان زۆر سپاس بۆ تاوی زانیارەکانە دکتۆریان ماندوو نەبی تری وادارنەوانی کامیشانە چەند نیشانیان هەبێت دکتۆر بێن سەردانی دوو نیشانە بۆ ماوەی 6 مانگ ئەوانی کە باس کرا دوو نیشانە بۆ ماوەی 6 مانگ ئەگەر هەبوو خێرا سەردانی پزیشکێ بکە بۆی خێرا چارەسەر بکرێ وانە خۆشویستان دووبارە سپاس بە دکتۆر دانیال ئەچینە لای دیمەنی